دوای تیرۆرکردنی عەلی خامنەئی ڕێبەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێران لە هێرشێکی ئاسمانی ئەمریکا و قەوارەی زایۆنی، ئەنجومەنێکی کاتی ئێران بەڕێوە دەبات و پرسیاری میحوەری لەبارەی ئایندەی ئەو وڵاتە دروست بووە. سەرکردایەتی ئێران هەوڵەکانیان چڕ کردووەتەوە بۆ هەڵبژاردننی جێگرەوەی خامنەئی کە 37 ساڵ حکمی کۆماری ئیسلامی ئێرانی کرد. بڕیارە ئەنجومەنی شارەزایانی ئێران ناسنامەی ڕێبەری نوێی داهاتووی وڵاتەکەی یەکلایی بکاتەوە. ئەوەش دووەم جارە لە مێژووی ئەو وڵاتەدا لە ساڵی 1970 کە ڕێبەری نوێی ئێران هەڵدەبژێردرێت کە قسەی کۆتایی دەکات لە سەرجەم بڕیارە گرنگ و گەورەکانی وڵات لەوانە جەنگ و ئاشتی و بەرنامەی ئەتۆمی. ڕێبەری باڵای ئێران لەلایەن دەستەیەکەوە بە ناوی ئەنجومەنی شارەزایان هەڵدەبژێردرێت کە لە 88 ئەندام پێگاتون. لە ئێستادا ناوی چەند کەسایەتیەک لە ئارادان بۆ بوون بە ڕێبەری باڵا کە دیارترینیان موجتەبا خامنەئی کوڕی عەلی خامنەئی کەسایەتی ئاینی و خاوەنی پەیوەندی پتەوە لەگەڵ سوپای پاسداران و تا ئێستا هیچ پۆستێکی فەرمی نەبووە. یەکێکی دیکە لە بژاردەکان عەلی ڕەزا عەرافی کەسایەتی ئاینیە کە ساڵی 2019 لەلایەن عەلی خامنەییەوە وەک ئەندامی ئەنجومەنی هەمواری دەستور هەڵبژێردرا و سەرۆکایەتی ژمارەیەک حەوزەی ئاینی دەکات. حەسەن ڕۆحانی سەرۆکۆماری پێشووتری ئێران یەکێکە لە بژاردەکان بۆ پۆستی ڕێبەری باڵا و بە کەسایەتێکی میان ڕەودا دەنرێت و لە سەردەمی ئەودا ڕێکەوتنی ئەتۆمی لەگەڵ ئەمریکا وڵاتانی ئەوروپا واژۆ کرا. حەسەن خومەینی نەوەی ئایەتوڵڵا خومەینی دامەزرێنەری کۆماری ئیسلامی ئێران یەکێکی دیکەیە لە بربژێرەکان بۆ ڕێبەری باڵای ئێران و لە ئێستادا هیچ پۆستێکی حکومی نییە. هاوکات محەممەد مەهدی میرباقری کەسایەتی ئاینی دیار و ئەندامی ئەنجومەنی شارەزایان کاندیدە بۆ ڕێبەری باڵا و لەلایەن ڕەوتی مەحافزکارەکانی ئێرانەوە پشتیوانی لێ دەکرێت. لە سەروبەندی بە خاکسپاردنی تەرمی عەلی خامنەئی ڕێبەری باڵای تیرۆرکراوی ئێران و دەستپێکردنی هەوڵەکانی دەستنیشانکردنی ڕێبەری نوێ، وەزیری بەرگری قەوارەی زایۆنی هەڕەشەی تیرۆرکردنی هەر کەسێک دەکات کە وەک ڕێبەری نوێی ئێران هەڵبژێردرێت. لەوبارەیەوە ئیسرائیل کاتس وەزیری بەرگری قەوارەی زایۆنی لە تۆڕی ئێکس بڵاوی کردەوە هەر ڕێبەرێکی نوێی ئێران هەڵبژێردرێت بۆ بەردەوامیدان بە هەوڵی لە ناوبردننی قەوارەی زایۆنی و هەڕەشەکردن لە ئەمریکا و جیهانی ئازاد وڵاتانی ناوچەکە و سەرکوتکردنی گەلی ئێرانی ئامانجێکی ڕوونیان دەبێت بۆ لە ناوبردن و ناوەکەی و ئەو شوێنەی خۆی تێدا دەشارێتەوە گرنگ نییە.